لەم ڕۆژە پیرۆزەدا وەکو بیرەوەرەیەکی گەورە هەڵساوین بە یادکردنەوە و بە خەمڵاندنی وەزعی ئاڵای کوردستان و چۆنێتی دروستبوونی و مەکانەی خۆی دروست کردووە لە کوردستانە بەداخەوە لەم بەینا ئەوەی ئێمە لە حەزەما کردووە لە بەعزێ شوێن بەتایبەتی لە کەرکووک هەنگاوی نابەجێ و نادروست و ناشەرعیان ناوە لە کەرکووک. میسالێکی گەورەی پێشمەرگەی کوردستان هەبووە کە بەیاخی کوردستان و نامەی کوردستانی هەڵگرتووە. ئێستا ئەو مەجموعەی کە وەکو پێویست دەسەڵاتیان هەیە لەوێ ئەو بەیاخیان لابردووە و بەیاخێکی عێراقییان خستوتە شوێنی. تەبیعی بەنسبەت ئێمە هەمیشە تەقیمی خۆمان کردووە، ئێمە لە هەموو مناسبەتەکانمانە بەیاخی عێراقیمان هەڵگرتووە و هەروەها بەیاخی کوردستانیشمان هەڵگرتووە. هیوامان وایە مەسئولین لە کەرکووک و مەسئولین لە بەغا بیر لەوە بکەنەوە کە ئەمە هەنگاوێکی نابەجێی نادەسووریە کە لە شوێنی پەرلەمان و پێشمەرگە و کەسایەتی کورد لە کوردستانە ئیمڕۆ یعنی بنەمایەکی ئەساسیان هەبووە بۆ هەڵکردنی ئەو تەقیمکردنی ئەو هەوڵدانانەی کە پێشمەرگە ناوێتی تا حەدێک توانیوانە مەکانەیەکی تایبەت بخڵخێنن بەداخەوە کە ئیمڕۆ لە کەرکووک ئەو هەنگاوە نابەجێنراوە و تا حەدێکی زۆر خەڵکی کەرکووک یعنی کەمدڵی خۆیان پیشان ئەدەن کە بە حەقیقەت هەنگاوەکان وا تەبەنی ئەکرێ کە وەکو پێویست تەقیمی ئەو وەزعی عێراق ناکەن کە عێراق کۆمەڵێک خەڵکی تری لە عێراقا ئەژی، لەوانە کورد، لەوانە خەڵکی تر لەوانەیە تا حەدێکی زۆر خەڵکی تری عێراقی لە کەرکووک ئەژین یا لە کوردستان ئەژین. ئێمە هەمیشە تەقیمی ئەوەمان کردووە کە خەڵکی تر لە کوردستان هەیە ئەژی و احتبارمان بۆ کردوون و ڕێزمان لێگرتوون و بەدەم هاوکاریەکانەوە نەوبووین و تا حەدێکی زۆر لەو ساڵانەی کە مەشاکلی زراعیان هەبووە، مەشاکلی بێکاریان هەبووە، ئێمە هاوکار بووین لەگەڵیانە بەبێ ئەوەی کە بیر بکەینەوە لەوەی کە ئەوانە کورد نین یا لە کوردستانی.